جعل فتنة الناس كعذاب الله هەندێک کەس کە ئوذیە في الله کە لە پێناوی خوا تووشی ناڕەحەتی بوو لەبەر ئەوەی کە ئەهلی ئیمانە تووشی ئەزیەت و ئەشکەنجە بوو جعل فتنة الناس كعذاب الله ئەو ناڕەحەتیەی لە دوژمنانی دینی خواوە تووشی دەبێت وەکو ئەو عەزابە سەیری دەکا کە لە خواوە بۆی دێ واش حساب دەکا عەزابەکەی خوا قەرزە بەڵام عەزابی دوژمنانی خوا حازرە دەڵێ من ناچم حازر بە قەرز بدەم نەوەڵا با لە عەزابی ئەمانە لە دوژمنایەتی ئەمانە ڕزگارم بێ خوا کەریمە بۆ مستەقبەل و بۆ قیامەت چۆن دەبێ جعل فتنة الناس كعذاب الله ئەوە ئینسانی بێعەقڵە ئینسانی بێعەقڵ ئەو کەسەیە کە لە خەڵک زیاتر دەترسێ وەک لە خوا دەترسێت مسلمانی ڕاست دەبێت لە خوا بترسێت لە غەیری خوای گەورە نابێ بترسێ الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله ئەوانەی کە پەیامی خوای گەورە دەگەێنن و لە خوا دەترسن لە جگە لە خوا لە هیچ یەکێکی تر ناترسن چی دەیکەن با بیکەن چۆن دوژمنایەتی دەکەن با بیکەن چه هەوڵ و نەخشەیەکیان لەبەردەستدایە با ببێت تەوەکولت لەسەر خوا بێت بڵێ من لە دنیادا بژیم خوای گەورەش لێم ڕازی بێ بەهەشتی شوێنم بێت تووشی ناڕەحەتیش نەیەم ئەو مستەحیلە ممکن نییە هەموو کەسێک لە ژیانیدا دەبێت تووشی ناڕەحەتی بێ بۆ ئەوەی دەرکەوێت ليتميز الصادق من الكاذب ڕاست و درۆی ئیماندار دەرکەوێت تۆ لە کەسانێکی هەر بەدەم دەدوت ئیمانم هەیە و کە تۆزێ ناڕەحەتی هەدوازت لە ئیمان هێنا کەواتە منافقیت یا ئیمانداریت هەرچەندە ناڕەحەتیش بێ سەبر دەگریت و پشت لە دینی خوا ناکەیت و زیاتر مصر دەبی لەسەر دینی خوا کەواتە براکانم ئەمە سنەتی خوایە لە ژیاندا واللهی خوای گەورە تاقیمان دەکاتەوە خۆی ژیانی دنیا شوێنی تاقیکردنەوەیە بۆیە ئینسانی مسلمان لە بەرامبەر تاقیکردنەوەدا دەبێت پشت بە خوا ببەستێت داوای یارمەتی لە خوا بکات ثەباتی بداتێ و سەبری هەبێت و تەوەکل لەسەر ڕەب العالەمین نەچێت تەنازل لە دینەکەی بکە یا پشت لە دینەکەی هەڵکا پەنا بە خوای گەورە